شات ڕواندزی گوتەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانە کامیوانی کوردستان 24 بەخێر هاتی بەژی سپاس دەکەم کاک دیلان. کاک دیلان پێش هەموو شتێک ئەم پێشبینیەی کە دەکرێت تایبەت بە کەش و هەوا کە سبەینێ شەپۆلێکی بارانبارین دائەبارێت پێشبینیەکرێت تا چەندێ ئەم شەپۆلە بەردەوام بێ. ئایا مەترسیدارە بێ شەپۆلەکە مەترسیدارە؟ بەڵێ سڵاوتان لێبێ سەرەتا دەمەوێت سەرخۆشی لە قوربانیانی ئەو ڕووداوەی چەمچەماڵ و ئیدارەی گەرمیان بکەم کە بەداخۆ بەهۆی ئەو کارەساتە سروشتیە هاوڵاتیان سەرباری زەرەر و زیانە مادیەکان قوربانی گیانی لێکەوتەوە جێگەی نیگەرانیە هیوادارین ئەمە دوا ناخۆشی کۆست بێ بۆ هاوڵاتیانی ئەو دەڤەرە و مەگشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. وەکو دیارە ئەو شەپۆڵەی کە پێشبینی کرابوو لە هەفتەی ڕابردوودا لە بەرواری هەفتی مانگەوە ئێمە پێشبینیەکانمان بڵاو کردبووە و بە راپۆرتی فەرمی بەرزمان کردو بۆ لایەنی پەیوەندیدار تەواوی وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیران و تەواوی پارێزگاکان و ئیدارە خۆجێیەکان و هەموو لایەنێکی لێ ئاگادار کرابەوە کە ئاستی دابارین و کاریگەریەکەی چڕبوونەوەی لە سەرچناوچەیەکەوە ئاستی دابارین لە سەرچناوچەیەک زیاتر دەردەکەوێت. پێشبینیمان کرد بوو کە لە گەرمیان و هەڵەبجە و بەگشتی بە دیاریکراوی ئاماژەمان بە چەمچەماڵدا بوو کە ئاستی دابارین لەوێ زۆرە دەبوو بەڕاستی هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم ئیدارە خۆجێیەکان و هەم ڕای گشتی لەسەر ئەو بابەتە ئاگادار بن زیاتر پشت بە با بڵێن لایەنی فەرمی و بەستن. ئێمە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن کە بڕۆگراتی گشتی کەشناسی و مەلەرزەزانیمان هەیە بەبەردەوام بێجگەلەوەی کە ستافەکان بەبەردەوام بە شێوەیەکی ئێشەگری کار دەکەن بۆی لە ڕێی داتە سەنتەرەوە ورد و دریشتی ڕووماڵی ئەو پێشبینیانە بکەن کە لەبارەی بارانبارینەوە ڕوودەدات. پێویستە پشت بەڕاستی زۆر پشت بە لایەنە فەرمیان بەسترێنەوە کە هەندێک جار بەداخەوە بەلا ڕێدا دەبرێن من هەریستم ئەوە پرسیارکەم لە بەڕێستان پێشبینیەکانی ئێوە کە کردان هۆشداریەکان کە ئێوە داتان ئەمانە بە هەند وەرگیران وە پرسیارێکی تریش هەر لە هەمان چوارچێوە پێشتر هۆشداریتاندا لە چەمچەماڵ کە ڕێژەی بارانبارینەکە زۆرە بێ ئەمەی کە باسیەکەین لە سپێنەوە دەست پێکات ئەمەیان پێشبینەکانتان دەڵێ لەکوێ ڕێژەی بارانەکە زۆرە بێ بۆی کە جارەکەی تر هۆشداریتاندا بە هەند ڕەنگە وەرنەگیرا بێمەنە بۆی کە ئەم جارە بە هەند وەربگیرە. بەڵێ دیارە لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا پێشبینیەوە دەکرێت کە لە سەرناوچەکەمان کاریگەری دابارین بەرز بێتەوە و بەو ئاستەنیە کە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان کاری بارانبارین بەردەوامی دەبێت لە سەرناوچەکەمان بە گشتی ئاسمانی هەرێمی کوردستان لە نێوان هەور و نیمچە هەور دەبێت و لە سنووری ناوچە شاخاویەکان پێشبینی بەفربارین دەکرێت لەسەر لوتکەی چیاکان و ئاستی دابارین بەو شێوێنیە کە مەترسی لافاوی لێ دروست بێتن یان کۆبوونەوەی ئاو لە هەندێک شوێن بەڵام دابارین بەردەوامی دەبێت لە تاوای ناوچەکان و بۆ بەرزبوونەوەی ئاستی ئاو یان با بڵێن زۆری ڕێژەی دابارین تا ڕادەیەکی کەم لە سنووری پارێزگای دهۆک و ئیدارەی سربەخۆی سۆران ئاستی دابارین لەو ناوچانە زیاتر دەبێت واتە زیاتر کاریگەریەکەی چڕ بۆتەوە لە ناوچە شاخاویەکان دابارین لەوێت زیاتر دەبێت بە بەراورد لەگەڵ سنتەری پارێزگاکان. هۆشداریەکانتان بە هەند وەرگیرە؟ وەڵڵاهی من بە کورتی دەمەوێت ڕووکردنێک لەسەر ئەو بابەتە بدەم. ئێمە ئەرچی ئێمە بەڕاستی مەسئولیەتەکەی ئێمە وەکو خۆی دەگەیەنین لەسەر ئێمە ڕێخستنی با بڵێن لە ئیدارە خۆجێیەکان و پارێزگان نەڕێخستنی تیمە ئیدارەدانی ئەو شوێنەیە لەسەر ئێمەوێت داتایەکی دروست و باوەڕپێکرا و زانستیان پێ بدەین کە لای ئەوانەوە ئیشی لەسەر بکرێتن ئەوجا لە هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان بێتن ئەوەی ئێمە راپۆرت بەرز دەکەینەوە ئەوجا ئایا جێبەجێ دەکرێت ئەوە دەکرێتەوە سەر لایەنی پەیوەندیدار بەڵام زۆر گرینگە لەسەر ئاستی تاکە کەسی هاوڵاتیانی ئێمە بەڕاستی زۆر زیاتر پشت بە لایەنی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەسن چونکە ئێمە لەسەر ئاستی کوردستان سەروی نزیکەی 34 وێزگەی کەشناسیمان هەیە ئەمە داتەکان لەوە وێزگانە تۆمار دەکرێتن و هەموو 12 ساعت جارێک هەمووی حاضر دەکرێت و بڵاو دەکرێتەوە زۆر زەڕورە
زیاتر متابعی لایانی فەرمی بن و باوەڕ پێکرا بوون چونکە بەڕاستی هەموو بابەتێک کە زۆری بۆری تێکەوت مزداقیت لەدەست دەدات ڕەنگە هاوڵاتیان سەریان لێ بشوێ نازان باوەڕ بەچێ بکەن ئێستاش خۆت دەزانی تەوژمێکی خراپ لە سەر ئاسی پلتفۆرمەکانی سوۆسیال میدیا و دروست بووە کە هەموو کەسێک بە ئازادی ڕای خۆی دەردەبڕی و قسە دەکا و پێشبینی دەکات بۆیە بەڕاستی پێم باشە لەوەوە هاوڵاتیان زۆر پشت بە حکوومەتەوە بستن بە موسساتەکانی کەشناسیەوە بەستن و ئێمە چونکە بەڕوونی چونکە ئەو مەسئولیەتە بەڕاستی ئەو بابەتێکی با بڵێن ئەوە نییە بە گاڵتە جاریەوە خەڵکدانیشی قسەی لەسەر بکاتن بابەتەکە ئەوەندە حساسە پەیوەندی بە سەر و ماڵ و گیانی هاوڵاتیان وێ بۆیە بەڕاستی هەندێک جار پێشبینی هەڵە و یان بەلا ڕێدابردنی هاوڵاتیان بەداخەوە سەر لێ شێوایی دروزەگوا دەکات مزداقیت لەدەست بدات. باش کاک دیلان چەندێک توانیتانە یاخود چەندێک هەماهەنگی ئەکەن لەگەڵ بۆ نمونە قەیرانەکان بەرگری شارستانی بۆ ئەوەی کە ئامادەکاری بکەن خوان ئامادە بکەن لەسەر ئەو پێشبینیانی کە ئێوە دەیکەن. وەڵە دیارە ئێمە نوێنەرمان هەیە لە بەشی قەیرانەکان و لە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگاکان و لە بێجگەلەوەی کە ئێمە راپۆرت بەرز دەکەن و ئێمە بەڕێز جگەلەوەی کە جەنابی وەزیر بەڕێز ئانۆ جەوهەر بەردەوام بە شەو ڕۆژ بەڕاستی تەلەفۆنمان بۆ دەکات لەسەر خەتە تاکید دەکاتەوە لەوەی کە شتەکان زوو ئامادە بکرێ و بەرزکرێتەوە زۆر جدیە ئێمە بەڕێز کاک فازڵ بەڕێبەری گشتی کەشناسی و مەلەرزانیە نوێنەرە لەو با بڵێن لەو دەستانەی کە لە ئەنجومەنی پارێزگاکان و لە وەزارەتی ناوخۆ بەشی خەیرانەکان بەردەوام لەگەڵیانە لە کۆبنەوە لە دوایین کۆبنەوەش پێش ئەو ڕووداوە بەشداری چەند کۆبنەوەیەکی کردەوە بەڕوونی هەموو نوێنەری هەموو مؤسساتەکان لەوێنە بەرگری شارستانی وەزارەتی ناوخۆ هەموو مؤسساتەکانی هەرێمی کوردستان نوێنەریان لێوە بۆ لەوێ ئاماژەی پێکردو بەڕوونی باسی لەوە کردیە کە لەکوێ ئاسی دابارین زیاد بووە پێویستە با بڵێن ئامادەکاری و ئامادەسازی لۆ بکرێ ئەوەی کە هات کارەساتی سروشتی بوو بەڕاستی هەموو لایەنێک ئێمە وەکو حکوومەت ئێوە وەکو میدیا هاوڵاتیان ڕێکخراوەکان ئەگەر کەسێکیش بیەوێتن بێوێ کارێکی خۆبەخشی یان کارێکی مرۆیی ئەنجام بدات بۆ ئەوی کە داتای کەشناسی بڵاو کاتەوە لە ژێرناوی شارەزایان هەر بوارێک پێویستە بە مەسئولیەتەوە بۆی هاوڵاتیان تووشی زەرزیان نەبن بتوانن داتایەکان و خۆی بگێنن و دەست لە سەبرینەکان دابدرێت وی جارێشتر بەڕاستی لایانی کەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان تووشی زەرزیان نەبن. بەڵێ سپاس دەکەین دیلان ڕەشاد ڕواندزی گوتەبێژی وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش.